خی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش لە ڤیددیوەیەکی تر هاتمەوە خزمەتان من جەبار شێخانیم بۆ ئەم ڤیددیوە بۆ ڤیددیۆی ئەمڕۆمان باس لە چۆنێتی کردنەوەی فرێش کڵێمەکەین دوای ئەوەی داوای مافی پەنابەریت کرد لە بەریتانیا ئەگەر هات و مافی پەنابەریەکەت قبول نەکرا چی ئەتوانی بکەی فرێش کڵێم واتای چیە واتە داواکردنی داواکاریەکی نوێ بۆ قبولکردنی مافی پەنابەری تۆ لە بەریتانیا ئەمەی کە ئێستا ئەیبینن ئەمە فۆرمێکە هۆم ئۆفیس زاینەوە وەزارەتی ناوخۆی بەریتانیا لە سایتی gov.uk دانراوە لینکەکەشم لە کۆمنت بۆ دانان بۆ خۆتان هەتوانن داونلۆدی بکەن هەوڵ بدەن ئەم فۆرمە لە ڕێگەی پارێزەرێکی یاساییەوە یا هاوڕێیەکت یا کەسێکت هاوکاریت بکە بۆی بتوانی فۆرمەکەت بە سەرکەوتویی بنێری لە لاپەڕەی یەکەمی فۆرمەکە تاپەڕان باسی ئەوەکە کە ناوی خۆت بنووسی ئەدرەسی خۆت بنووسی ئەمە لێرە ناوی خۆت دەنووسی لێرە ناوی خۆت دەنووسی لێرە ئەدرەسی خۆت دەنووسی و هەروەها لێرە هۆم ئۆفیس ڕێفەرەنس نەمبەری خۆت دەنووسی هۆم ئۆفیس ڕێفەرەنس نەمبەر زۆر کەسێک پرسیارەکات چییە کۆدێکە بۆ تۆ دانراوە کە تایبەتە بە تۆ لێرە داوای ناشناڵەتیە کەواتە خەڵکی چ وڵاتێکی و هەروەها چەند منداڵت هەیە و مواردت چەندە و هەروەها لێرە ڕوونکردنەوە ئەدا سەبارەت بە چۆنێتی گەڕانەوەی تۆ بۆ وڵاتی خۆت چۆن توانی بگەڕێتەوە بۆ وڵاتی خۆت و ئەم ژمارە تەلەفۆنانە دانراوە گە بتوێ پەشیمان بیتەوە لە فرێش کڵێمەکە لاینەکە واتە هێڵەکانیان کراوە لە ڕۆژانی دووشەمە تاوەکو جومعە لە کاتژمێنەوەی بەعین تا 5:30 ئێوارە بۆ ئەوەی بەکاری خۆبەخش بگەڕێتەوە واتە بە ڤۆڵنتەری بگەڕێتەوە بۆ وڵاتی خۆت پێویستە کام ئیمێڵە بەکاربێنی ئەمە ئیمێڵەکەی ئیمێڵی وەزارەتی ناوخۆی بەریتانیا بەشی گەڕانەوە و هەروەها بەشی یەکەم باسی ئەمە دەکات بەشی دووەم لە فۆرمەکە باسی ئەوەکە کە مەرجەکانی کردنەوەی فرێش کڵێم چی ئەمای کایبین ئێستا مەرجەکانی کردنەوەی فرێش کڵێمە لێرە ئەڵێ نیو واتە فۆرمەکانت بەڵگەکانت تازە بێ not old کۆن نەبێ and significantly different from the previous material not a previous claim ئەڵێ ئەبێ پەیوەندی بە کڵێمی ڕابردووە نەبێ هێشتاهایەکی تازە بێ کە تۆ دەینێری بۆ وەزارەتی ناوخۆی بەریتانیا و لە هەنگاوی سێمە ئەڵێ relevant to you واتە پەیوەندیە بێ بە تۆوە و هەروەها پەیوەندیە بێ بە راپۆرتی وڵاتی کە لێوە هاتووی لە چوارەمە ئەڵێ not previously available واتە پێشتر ئامادە نەبوو بێ تۆ بینێری بۆ وەزارەتی ناوخۆ پێویست ئەکا ئێستا بینێری بۆ وەزارەتی ناوخۆ و هەروەها لەگەڵ ئەم فۆرمە پێویست ئەکا چی بنێری ئەم فۆرمە بنێری بەڵگەکانت بنێری و هەروەها نامەی ڕەفزەکەت بنێری لێرە ئەڵێ letter refusing your asylum claim یا letter refusing your appeal determination یا any other submission و هەروەها هەر پەیوەندێکی تر لێرە لە خالم خاڵە باسی ئەوەکە کە document submitted date submitted و هەروەها to whom submitted ئەڵێ ئەو دوکۆمنتانەی کە پێشتر ناروتە بۆ وەزارەتی ناوخۆی بەریتانیا لە ڕێگەی فرێش کڵێمەوە ناوی دوکۆمنتەکان یەک بە یەک لە ئەم خانە ئەنووسی ئەمەی کە لێرایە و هەروەها date submitted چ ڕۆژێک ناردووتە دەینووسی لەم خانەیە و هەروەها to whom submitted بۆ کێت ناردووە نووسی home office باشە لێرە ئەڵێ briefly tell us what your further submission are about ئەڵێ بە کورتی پێمان بڵێ ئەم فرێش کڵێمەی تۆ لەبارەی چییە بەڕێزان هەوڵدەن ئەمانە ئەم جۆرە فۆرمانە کەسانێکی شارەزا و یاسایی پڕی بکاتەوە بۆی بتوانن بەڵگەی چاکووە بە زمانێکی قەواعیدی و ڕێزمانی جوان بۆتان پڕکەنەوە لێرە ئەڵێ what has changed چی شتێک گۆڕاوە لە ژیانی ڕۆژانەی توە مەسەلەن بۆ نمونە تۆ لە وڵاتی خۆتا ڕات کردووە لە دژی حکومەتەکە و حکومەتەکە ئێستا بڕیارێکی تازەی دەرکردووە دژ بە تۆ لێرە بڕیارەکان ئەنووسی و هەروەها تایتڵەکان ئەنووسی و پەیج نەمبەرەکان ئەنووسی ئەڵێ ئەم فرێش کڵێمە چۆن تەسیری لە تۆ کردووە یا ئەو لەو ماوەی ڕابردووە کە تۆ تەردوڕەفزت هەبووە لە بەریتانیا how does this affect your personality چۆن ئەفێکتی تۆی کردووە لێرە بە درێژی ئەینووسی کە ژیان چۆن سەخت بووە لە بەریتانیا کە چۆن نەتوانیوە کار بکەی کە ژیانی تۆ چۆن دواکەوتووە و هەروەها لە خاڵی دووەمە ئەڵێ what is your new evidence بەڵگەکانت چییە ئەم بەڵگانەی کە ئێستا بۆ وەزارەتی ناوخۆی بەریتانیا چییە یەک بە یەک ئەینووسی بەڵگەکان و کوێرە ئاماژەی پێدراوە تایتڵی بەڵگەکان نووسیوەتە سەردێڕەکان پەیج نەمبەر چەند لاپەڕەت ناردووە چەند پاراگرافت ناردوو ئەگەر هاتوو لێرە شوێنی نەبووە توانی ئەتەچمنتی تر زیاتر بەریت لێرە ئەڵێ explain why you do not give this evidence to us earlier ئەڵێ بیسەلمێنە یا ڕوونی بکەرەوە کە تۆ چۆن پێشتر ئەم بەڵگانت بە ئێمە نەداوە توانێت بڵێن بەڵگانە بەرپەرز لە بەردەستان نەبووە بە نمونە تۆ لە وڵاتی خۆت لە ئێران یا عێراق لە سووریا وڵاتێکی ترا
ڕات کردووە لەسەر کێشەیەکی سیاسی و ئێستا حکوومەتی ئەو وڵاتە بڕیارێکی دەرکردو هەڕەشەی زیاتری لەسەر ژیانی تۆ دەرکردووە بڕیارەکە تازەیە ئەو کاتێک کە داوای مافی بانەوەی پەناخوازی لە بەریتانیا کردووە لە بەردەستا نەبووە و ئێستا لە بەردەستایە توانیم هۆکارە لێرە بنووسی ئەڵێ بۆچی ئەم بەڵگانەی تۆ ئێستا ڕاستی و دروستیە ئەبێ لێرە ئەوە بنووسی و پڕیکەیتەوە لەو کاتەوەی کە تۆ ڕەفزت وەرگرتووە هەتا ئێستا چی ڕووی داوە گۆڕانکارەکان چی لێرە ئەینووسیە و پەیجلەمبەرانەی دیسانەکو لە پاراگرافی یەکەمە باسمان کرد دەینووسی Why does this mean you should remain in the UK؟ تۆ بۆچی پێویستە لە بەریتانیا بمینیتەوە بۆچی پێویستە داوای مافی پەنابەری بکەی لە بەریتانیا دووبارە دوای ئەوەی کە ڕەفزت وەرگرتووە یا ئەپیڵەکە دیسمیس بووە یا پاڵی پێوە نەداوە و قبول نەکراوە تۆ لێرە ئەبێ ڕوونی بکەیتەوە بۆچی پێویستە لە بەریتانیا بمینیتەوە ئەو ڕەشانەی کە تا ئێستا لە وڵاتی خۆت بەردەوام لەسەرت هەیە بەردەوام هەڕەشەکان ئەبێ لێرە هەمووی بنووسیتەوە و هەروەها لێرە ئەمانە هەمووی تێبینی ئەبێ بیخوێنیتەوە و هەروەها تەواوی ئەم بەڵگانە ئەبێ لە بەردەستا بێ بە بەڵگەی ڕاستی و دروستی دوای ئەوەی کە فۆرمەکەت پڕ کردەوە دوای ئەوەی کە فۆرمەکەت پڕ کردەوە بەڕێزان دەینێری بۆ وەزارەتی ناوخۆی بەریتانیا عینوانی یا ناونیشانی ئەو شوێنەی کە ئەم فۆرمەی بۆ ئەنێری ئێمە لە پیجی جەبار شێخانی لە فەیسبوک و هەروەها لە یوتیوب دامان ناوە ڤیدیۆی ئەم جارەمان سەبارەت بە چۆنێتی پڕکردنەوەی فۆرمی فرێشکڵێن بوو داواتان لێ یەکەین ئەم فۆرمانە لای کەسانی شارەزا و هەروەها کەسانی یاسایی لە بواری مافی پەنابەریە پڕ بکەنەوە تاوەکو ڤیدیۆیەکی تر ڕێز و سڵاو و خۆشەویستی براتان جەبار شێخانی کاتێکی شاد بەخواتان ئەسپێرم خواتان